ئەم ئاوە دوانزە مانگە گەرمە لە ڕێنمایی دکتۆری شۆ خەڵک هاتووە سەردانی ئێری کردووە خەرجێک هاتۆ بۆ ئێرە بۆ نەخۆشی پێست کە گەڕاوەتەوە چاک بووە خی گەۆش شفای بۆ نردووە سێ چوار جار خۆمە لەم کرد بەم ئاوە الحەمدوللا چاک بووم یەکێکە لە کانیە دەگمەنەکانی دنیا ئەتوانین بڵێن غەیری ئاڵتون نەبێ هیچ مادەیەکی تر لەم ئاوە مقاومە ناکە هەر کەسێ مادەی زی و زەرد و تەنەکەی پێوە بێت لەگەڵ ئەم ئاوە بەریکە و ڕەشێک هاتوو ئەم شوێنەکە ئێمە تیاوەساوین ئەمە ئاوی گۆگردی خورماڵە ئاوی گۆگردی خورماڵ لە دەر زەمان و بوونی هەیە ئەم ئاوە سەرچاوەکەی لە یەک شوێنە دەریێت لەم ژووری پیاوانەوە ئاوەکە سەرچاوی ئاوی گەڕای خورماڵ لەم ژوورەوەیە دەریێت کە دەریێت یەتە سەرۆ ئەم ئاوە دوانزە مانگە گەرمە بەڵام لە وەرزی سانە گەرمیەکەی زیاترە ئەمجا بەشێکی ئەچێتە ئەو ژووری ئافرەتانە لێوەشێ بەشێکی چێتە دەرۆ ئەم بە شەشمانەیە لێرە حەوزەی دەرۆ تقریباً ئەتوانین بڵێن ڕوبعێکی گۆگردە بەس بەشێکی ئاوی تەبیعیەتە سەری ئەم کانیە بە گەڕاوی خورماڵ ناسراوە یەکێکە لە کانیە دەگمەنەکانی دنیا طبعاً پێکهاتەی ئەم کانیە زۆر جیاوازە لە کانیاوەکانی تر ئەم منطقی خورماڵ و دەوروبەرە منطقی هەڵەبجە و دەوروبەر کانیاوی زۆری لێدە بەڵام ئەمەیان تایبەتە دەگمەنەوە جیاوازە جیاوازەکەی لەکوێوە دێ ئەم جۆرە کانیانە لە ناخی زەویەوە دێ کە دەڵێم ناخیانی لە قوڵایی زەویەوە دێن کە لە قوڵایی زەوی دێن عادەتەن پێکهاتەی کیمیایی سەر ڕووی زەوی لەگەڵ قوڵایەکەی جیاوازە لەبەرەوەی لە قوڵایی زەویادن بەر کۆمەڵێک کانزا دەکەون لەوانە گۆگرد بۆ نمونە گازی H2S دروست دەبێت کاتێک کە ئەم ئاوە بەو ناوچانەدا دێ کە گۆگردی زۆرە دوایی طبعاً بەهۆی کۆمەڵێک بەکتریای تایبەتەوە کە لەگەڵ گۆگردا ژین و لەگەڵ مادە ئەندامیەکان غازی H2S دروست دەبێت یعنی گازی گۆگردی هایدرۆجینی پێ دەڵێن ئەمە لە ناو ئەم ئاوەدا هەر لە ناخی زەویە دەتوێتەوە و لەگەڵ خۆیان دەیەنێتە زەرەوە لەبەرەوە بۆنێکی تایبەتی هەیە بۆنەکەی کە بۆنی وەکو هێلکەی تێکچویان هێلکەی کوڵاوی گەنیوی دێدا ئەمە لەوەوە دێ ئەمە چی دەبەخشێ بەم کانیە کە وای لێ دەکا کە جیاواز بێ ڕێژەیەکی زۆر کانزاکانی تێدایە ئەم نقطە ئەنی خاڵە موهیمەکە ئەمەیە ڕێژەیەکی زۆر کانزاکانی مەگنیسیۆم کالیسیۆم و هەروەها کانزای گۆگرد کە یەکێکە لە کانزا باوەکان کە بە زۆری لەناو ئەم ئاوەدا هەیە ئەمەش وای لێ دەکا کە گرنگێکی زۆری پێ ببەخشێ هەم لە ڕووی گەشتیاریەوە هەم لە ڕووی تەندروستیەوە لە بەغا دانیشم طبعاً تقریبا زیاتر لە 15 جار هاتم بۆ خورماڵ بۆ ئاوی کبریتەکە الحەمدوللا چەند جار مەلەم کرد یەکەم جار خۆم تووشی حەساسیەتم هەیە سێ چوار جار خۆم مەلەم کرد بەم ئاوە الحەمدوللا چاک بووم و ئێستا بەنیازی خۆم طبعاً ئاو ئەیبەم بۆ بەغا داوایان کردووە طبعاً ماڵی ئامۆزام و ماڵی مامم ئەوان و ئینشاءڵڵا هەر کەسێک دێ بۆ ئێرە طبعاً ڕاستەکەی ئاوی کبریت ساڵە صحیە و هیچ کێشەی نییە بۆ خاصە بۆ تووشی حەساسیەت زۆر چاکە و مهمە ئەم ئاوی گۆگردی خورماڵە ئەو کاتی کە ئێستا ئێمە وەساوین و من نزیکەی 10 ساڵە لێرە ڕێنمایە دێن بە خەڵک ئەم ئاوە سوودەکانی چییە بۆچی بەکارتێت زەرەکەشی چییە بۆ شتێک زەرری هەیە لە ڕێنمایی دکتۆری شۆ خەڵک هاتووە سەردانی ئێری کردووە خەڵکێکی زۆریش ئەم دەیە کە من لێرە بووم خەڵکێک هاتووە بۆ ئێرە بۆ نەخۆشی پێست کە گەڕاوەتەوە چاک بووە خی گەۆش شفای بۆ نردووە خەڵکێکی تریشی لەگە خۆیان هاوتۆ دووبارە لێرە خۆی شۆریوە و الحەمدوللا هەمووی چاک بووە و ئیسفادێکی باشیان لێ کردووە ئەتوانین بڵێن غەیری ئاڵتون نەبێ هیچ مادەیەکی تر لەم ئاوە مقاومە ناکە هەر کەسێ مادەی زی و زەرد و تەنەکەی پێوە بێت
لەگەڵ ئەم ئاوە بەریکە و ڕەشێک هاتوو ئێرە چواردۆی ئەم بینایە هەمی مەحاجرە و ئاسنە هەر هەمی ڕزیوە بەچی بەس بە بۆنەکەی ئەو هەڵمەکەیەتە دەرۆ لە ژوورۆ ئەدا لەو ئاسنەوە وردە وردە ئەرزێنە و تێکێدا و خراپەکە لەبەرەوەی دەگمەنە لە کوردستانە ڕێژێکی زۆر کەم ئەم کانیاوانە هەن لەبەرەوە خەڵکێکی زۆر سەردانی دەکات بۆچی ئەو زۆری کانزاکان لە ناویدا تایبەتمەندی چارەسەری سروشتی پێدەبەخشێ بینی بۆ نەخۆشیەکانی پێست خەڵکێکی زۆر ئیسفادەی لێ دەکەن بەهۆی ئەو کانزا دەگمەن تەنانەت هەندێک کانزای دەگمەنیشی تێدایە یعنی ئەمە ئەم کانیە ئەتوانم بڵێم لە ناوچەکانی ئێمە پشتگوێ خراون دەناگەر توێژینەوەی زانستی باشی لەسەر بکرێ هەندێک کانزای دەگمەنی تێدایە کە ئەو کانزانەی لەسەر ڕووی زەوی نین تەنانەت لە ناخی زەوی لە قوڵایی زەوی لەگەڵ خۆی دایانێنێ کە ئەو کانزا دەگمەنانەش وای لێ دەکات کە تایبەتمەندی پێ ببەخشێ کە بۆ چارەسەرکردنی هەندێک نەخۆشی پێست وەکو نەخۆشی ئەکزیما و سەدەفەوانە سوودی لێ ببینن.